دوایین چالاکی هونەری گروپێکی شانۆیی کوردیە کە ساڵی ڕابردوو لە شاری کەرکووک ئەنجامدرا. کەرکووک 4 گروپی شانۆیی کوردی تێدایە. تورکمان و عەرەبیش خاوەنی گروپی تایبەت بە خۆیانن، بەڵام هونەرمەندانی ئەو شارە نیگەرانن لە خراپی ئاستی هونەری لە شارەکەیان. خراپە، لە ئاستێکی زۆر خراپە، چونکە لەسەر ئاستی شخصی کارەکرێ، ینی لەسەر ئاستی سیستەمێک و بە سیستەم کار ناکرێ، وەکو لە شارەکان بۆ منە ساڵانە بودجەی تایبەتی بۆ سەرفەکرێ، ینی بۆ منە دوایین بەرنامەی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان هەموو فستیڤالەکان دابەش کرا، بۆ منە لە دۆک سینەما، لە سلێمانی فستیڤالێک، لە هەولێر فستیڤاڵی شانۆ، بەس کەرکووکی تیان نەبوو. وەک چۆن لەسەر ئاستی سیاسی جۆرێک لە پەرتەوازایی لە نێو پێکاتەکاندا دروست بووە. لەسەر ئاستی هونەریش ئەو پەرتەوازاییە دەبیندرێت و هیچ هەماهەنگیەک لە نێوان گروپە هونەریەکانی پێکاتەکاندا نییە. پێشووتر کە پێش 16 ئۆکتۆبەر ئەوەی کە دەسەڵات لای کورد بوو ئەوان زۆر دوورە پەرێز بوون، ینی هەستیان نەکرد لە حاڵەتێکی داگیرکاریدان، وەکو کە ئێمە ئێستا پێچەوانەکەین هەستەکەین ئێمە ئەم شارە داگیر کراوە. بەڵام هەمیشە بۆ نمونە یەکێک لەو نمونانە ئێمە فستیڤاڵە شانۆی شەقامانێ ساڵانە لە لژنەی داوەری خەڵکی عەرەبمانەیە، لە لەژنەکانی پەیوەندی خەڵکی تورکمانمانەیە، ئێمە هەوڵمان داوە، بەڵام ئەوان چۆن بڵێ کاتێک کارێک خۆیانەکەن بانگ کورد ناکەن. گروپی هونەری هەوار یەکێکە لەو گروپە هونەریە کوردیانەی کەرکووک کە هەوڵی داوە گرفتەکانی کوردی شارەکە بگەێنێتە دنیای دەرەوە. هەر هەمووی باسی لە کەلتور و کێشە و گرفتی کوردی کردووە، بە تایبەتتر کەرکووک. دوایین کارمان کە لە مانگی دووە پێش ئەم نەخۆشیە لەسەر کچانی یەزیدی بوو لە وڵاتی ئیمارات لە فستیڤاڵی نێودەوڵەتی فجێرەکە 60 وڵات ئامادەی بوو، ئێمەش بووین یەکێک لەو بەشداربووان. گرفتی گەورەی هونەرمەندانی کەرکووک ئەوەیە کەوتونەتە نێوان بەرداشی هەرێم و بەغدا و لەو نێوەندەدا زەرمەند بوون. هیچ لایەکیان وەک پێویست پشتگیری گروپە هونەریەکانی شارەکە ناکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.